هەر کەسێک پێش دوعا و پاڕانەوەکانی ئەم ذیکرە بخوێنێ خوای رب العالمین لابد وەڵامی دوعاەکانی دەداتەوە. با بزانین ئەو دوعایە چییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای زەیدی کوڕی سامتدا ڕەت بوو کە لە ناو نوێژدا بوو دەیوت اللهم إني أسألك بأن لك الحمد لا إله إلا أنت وحدك لا شريك لك المنان بديع السماوات والأرض ذو الجلال والإكرام. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموی لقد سألت الله باسمه الأعظم الذي إذا دعي به أجاب. فرموی ئەی زەیدی کوڕی سامت دوعایەکت کرد لەناو نوێژەکەتدا و پیر پاڕایتەوە لە خوا. هەر کەسێک ئەم دوعایە بخوێنە پێش دوعایەکانی لابد خوای پەروەردگار وەڵامی دوعایەکانی دەداتەوە و لە قاپی خۆی گیرای دەکات دوعایەکە ئیلا دوعایەکەی گیرا دەبێت.